الله لێبێ چیتان هەیەوە لێرە؟ خێربەی لێرە ئێمە جوچکمان هەیە مراویمان هەیە لەگەڵ هێلکەمانداناوە و پرسیار وەڵامیشمانە حەزەکەی تۆ پرسیارێک هەڵگرە بڕگەیەکمان هەیە چالاکیە بەردەوا بێ بنیتیا بەم ئەدێمە چییە؟ خۆ بیخوێنەرەوە ئەڵێ کام نەخۆشیە باوترینە لە پەلەوەرە وڵی بەپی ئەوەی کە زۆر راپۆرتم لەسەر کردێ بێ کە لە ساڵین ڕابردوو لەم ماوەیەشە ئەڵێ نیوکاسڵ گەمبۆرۆ لەگەڵ ئایبی کامیانی تایە؟ ڕاستەکەی نیوکاسڵ عادەتەن لە لای خۆمان یەکێکە لە باوترینەکان لە ئێستا هەم لە مریشکی دەواچنەکانە کە بەخێوەکەن هەم لە مریشکی ناوماڵەکە ئێمە پێڵین باکیار نەخۆشیێکی باوە بەڵە برتەوە اینجا لەبەر لە پای برنەوەکەشتا خۆتە لێبژێری حەز لە مراویان لە جوچکە بە هەدیاتوانین بدەینە لە ماڵ پشیدەم هەیە لە ماڵەوە ئەشکامیشیان بەرمۆ یەکن چێنیە وەڵا نادەینە ئەگەر یەکە ناتوانێت بەخێویەکان ئایبات باشە ئەم بەچکانە بەچکەی مریشێک ینی جوچێک بەچکەی مراوی ئەم بابەتان لە بازاڕە زۆرە بینرێ لەم وەرزەیە خەڵکی کڕێ بۆ مناڵەکەی هەشەی کڕێ بۆ بەخێوکردن چۆن وا بەخێو بکرێ کە نەمرێ ئەمە لە ماڵەوە یەکەم شت کاتێکم جوچکانە ئەکڕیت لە وەرزی بەهارە جوچکەکان ئەبێ لە شوێنێکا بن کە خۆرێکی دایرکت لیان نەیە و شوێنێکش بە سەرمان نەبێت چکەم جوچکانە تەمەنیان بچووکە و بێ عەلەفیان بۆ دانەی و ئەبێت دەرمان و ڤیتامینات وەرگرن لە ڕۆژانی یەکەمی تەمەنیانە ئەمە بۆیە بتوانن کە ئینەرژیەکی باشانە بچکەمە لە دایکیان هەڵگیراون لە مەفقەسەوە هاتوونەوە نیە بڵێ هەڵهات بێتن لە ژێر دایکیانە لە مەفقەسەوە هاتوون پێویستیان بەوەیەکە ڕائاتێکی زۆر بکرێن بە تایبەتی هەفتەی یەکەمی ژیانیان و لە ڕووی تەندروستیەکە شێوەگەر بڵێ بەخێوکرێ زۆر شتێکی نۆرمەڵە هیچ کێشەیەکی تیان ئەگەر مناڵێک بەخێوی کات بیباتەوە ماڵەوە ینی بڵێ تووشی نەخۆشی مناڵە بێ وەڵاهی مناڵ ئەگەر عەزیەتی نەیات چونکە ئەم جوچکانە هێوانێت تون بیگوشیت و یاری پێ بکەیت و ئەمانە بەس ئەتیادی ئەتوانێت بەخێوی کات بەس ئەگەر ئەوەیە لەژێر چاودێری دایک و باوکیان نەک بیگرێ بەدەستێ یاری پێ بکە واتاوەیە کە بێ خزمەت بکرێن ئەمانە بەڵێ بە تایبەتی هەفتەی یەکەمی ژیانیان زۆر کاتێکی هەستیارە لە تەمەنیانە بەشەمانە کە ڕەنگی ئەکرێن لە بازاڕە ئەمە کاریگەری خراپی نابێت لەسەر تووکەکەیان لەسەر پێستیان لەسەر سیحەتیان ئەوە یەکێکە لەو شتانەی کە ئێمە سەپۆرتی ناکەین وەکو دکتۆری ڤێتەرنەری لەبەرەوەی کە ئەمە مافی ئەم ئاژەڵە پێشێل دەکاتەوە ئەم بۆیە کاکی بەسەر ئەم جوچکەیە ئەچێتە ناو هەناسەیەوە یعنی زەرەری لێیە لەبەرەوە وەکو مافی ئاژەڵ ئێمە دژی ئەو شتین پێمان خۆش نییە بکرێ و حەزی شەکەیم ئەم شتە نەمێنێ هەروکو ئێمە خۆمان وەکو کلینیکە ئەمڕۆ هاتوین ئەو جوچکانەمان نەهێناوە چونکە سەپۆرتی ئەو ئیشە ناکەین جوچکی کوردیمان هێناوە مراوی کوردیمان هێناوە قازی کوردیمان هێناوە یعنی ڕەنکردنی ئەم جوچکانە شتێکی باش نییە نەخێر